ڕێز خۆشەویستی چەند ڕۆژێک لەمەبەر هەواڵێکمان بڵاو کردەوە کە بەڕێوەبەری ئاسایشی چەمچەمال هەڵاتوە. ئیتر وەک کەلک زۆربەی پۆستەکانی تر خەڵکی یەکێتیش هەمان مەدرسە زۆری نیان دیارە ناتوانێت بە ڕەهایی مۆتڵەقی واتە هەموو کەس بڵێ وا بووە لە حزبەکەی بەس بەڕاستی ئیسلامیەکان بە پلەیەک ئیسلامی سیاسی بەغەڵەت تێم مەگەن ئیسلامی سیاسی هەوادارەکانیان کە دەنێرن پارتی و یەکێتیش تا حەدەچ بەشێک لە گۆڕانەکانیش کۆن وابوون ئێستا گۆڕان هەڵوەریوە بۆیە بەهەرحاڵ بە زۆرم لێ ئەرهاب لەگە دەکەن بۆی تۆ جوێن دەدەن سوکایەتیت پێ دەکەن بۆی نەوێری جارشکە شەر بترسی ئەوە نەوەکە لە ئەرهاب دوو بۆ ئەوی خەڵکە کۆمنت بخێن تۆ بڵێ ڕاست نییە ئەگەر نا ینی دەستەکانمان نەرم کردی لەگەر ئەو مۆزوعانە ئەوە دەیان ساڵە ئەمەش چ دەنووسین لەسەر هەر مەسئولێک دائیرەکەی خزمەکانی دەیان پەیدی فەل دەنێرن ڕاست نییە درۆیە تەشیرت پێکە بۆ سەر چاوی خەبەرەکان بەناڕاست لە قەڵەم دەن ئەگە بەڕێزان چێتان دیتوە چ مەسئولێکتان لە ژیانتان لەو 32 ساڵەی هاتبی 33 ساڵی هاتبی بڵێ ئەرێوە ڕاستە ئەو خەبەرە ڕاستە ئەمن دزیم کردی ئەمن تاوانم کردی حەقەرەی کەم کورتێکی خۆی دەشارتەوە ڕەنگ ئێمەش تووشی حاڵەتێک بین ناین ئاعتراف ینی ئەو ڕۆحیەتە کەمە لە ناو ئێمە لە ئەوروپیەکانیش کەمە نەکەلەوە بۆیە کە مەسئول نەفی کرد کە مەسئول نایەتە دەنگ ئەوە چاوەڕێ بکە یعنی هەمووی خەریش پەردە پۆشکردنە ئەسلی مەسلەکە ئەوەی ئەمە زانیتم دیارە هەر کەسەمان خۆگاوڕێن خۆ ئەخمار سنائیمانە دەست نییە خۆما لە نزیک شەڕەکانیم خەڵکە خەبەرت دەداتی بەسەر یەکە و سەرچاوە و ئەو کەسانی کە یارمەتی دەدەن چێن ئەوە گرنگە ئەوەی ئەمە زانیتم هادی کە لە پەڵەبزەیی نزیکە لەگە سەرکەوت کوبەوە دەبێتە شەڕیان نازان لەسەر چ بووە شەڕەدە و شەڕەشی ئاست نزم سەرکەوت مۆتەبەرە براکەم هادی چیە لە چاوی سەرکەوت کچەکەی لای پاڤلە پاڤلیش هەموو لی دەترسن مەسئولی کورد پارتی یەکێتی ڕۆحیان لێ چووە بەربەر بە خۆی هیچ پڕەنسی بەچی نییە کولفی کولە چێ بوێ لی دەدا ئیتر وهاب داوای لێکردیە بۆ ئەوەی تووڕێیەکە ئەوە بێت سەرکەوتی کوبە و قەزەکەی نەگەێنتە پاڤلی گەورەتر بێتن یان شەڕەکەتتر بێ بڕۆ لای کەرکووک ئیتر هەڵاتۆتە لای کەرکووک لەوێندەر ئەو چەند کاتژمێرەیە ڕۆژەکە دوای ئەوەی وەزعەکە هێور بیتەوە هاتیتەوە ینی مۆزوع ئەوە بووە مۆزوعەکە فەعلەن سەگدارەکانی ئەوەش بە دوای بوونە بە دواتچوونیان کردیە سەرکەوتی کوبە و هەندێک لەو سەگدارانەی هەبووە بەڵام بۆ خۆتان زانن وەکو 100 جاری تروتم تۆیم بیم ژنووسەشی گەورە بووم لەبەر دەرکەی برێم بەخۆی دیتی زەلامە کوژە هەتا گەیشتەوە ماڵێ بە شحافنەوەیان دەجێڕێت خەبەرەکە دێتە ناو میدیا دڵنیا بن وەکو هەنجینە ئەسڵەکە نابێ یەک دنیا شتی دێتە ناوێ و گەورەی دەکەن و هەر حەزبە بەلایەک دەبەکەەوە باش نییە من بۆ خۆم ئەوەندەی بتوانم حقەتەکان بڵاو دەکەم و گرنگ فعلەن چیرۆکەکە ئەو ئاگرە دووکەڵەکی هەبووە بەس ئەو ئاگرە گەورە نەبووە بۆ عەزمەیان ئەمر قەبزیە بووە یان باز دەکرێت ئەمر قەبز لۆ کۆمەڵێک بەرپرسیەکێتی دەرچوە و لە دویان و تیرۆریان بکەن مازۆ تیرۆر نەبووە شەڕەدەوەک بووە لە نێوان هەردووچیان ئیتر لە ترسی پاڤێلە نەک سەرکەوت ئیتر هادی چەند کاتژمێرەکە چێ بەرەو کەرکووک ڕۆیوە دوایەوە هاتیتەوە یعنی خەبەرەکەی ئێمەش ڕاستە بەس وەکو گوتم بەو شێوە نەبووە کە لە میدیا ئیسارەکە کە من وام نەگوت هەر گوتم ئاسایشەکان کەتینە ئەو بە دواتچوون کەن کە سەگدارەکانی سەرکەوتی کوبە بوون لەبەر یاڕیان سەرکەوت ئەتیباری هەیە لای پاڤن کاتش خۆش